بەپێی سەرچاوە مێژوویەکان ساڵی 1946 لە سەردەمی کۆماری کوردستان لە مەهاباد مەستەفا بەرزانی و چەند کەسایەتێکی سیاسی لەوانە مەستەفا خۆشناو و میرحاج و محەممەد قودسی بەڕیاری دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستانیاندا ڕۆژی 16 ئابی ساڵی 1946 کە بە ڕۆژی دامەزراندنی دیاری کراوە لەو ڕۆژەدا لە بەغدا پارتی بە بەشداری 7 کەس یەکەمین کۆنگرەی خۆی بەنیێنی ئەنجام داوە و تێیدا مەستەفا بارزانی وەک سەرۆکی پارتی و حەمزە عەبدوڵڵاش وەک سکرتێری پارتی هەڵبژێردراون. مەستەفا بارزانی تاوکاتەی کۆچی دوایی کرد وەک سەرۆکی پارتی ماوەتەوە، بەڵام لەو ماوەیەدا چەند جارێک پۆستی سکرتێری پارتی گۆڕانی بەسەرداهاتووە. بە جۆرێک دوای حەمزە عەبدوڵڵا حەبیب محەممەد کەریم بووەتە سکرتێر و دواتریش لە کۆنگرەی چوارەمی پارتیدا لە ساڵی 1959 دا برای مەحمەد بووەتە سکرتێری پارتی. لە گەرمەی شۆڕشی ئەیلولدا ناکۆکی کەوتۆتە نێوان مستەفا بارزانی و برای مەحمەدەوە. لەو ناکۆکیانەدا مەکتەبی سیاسی پارتی کە بە باڵی مەکتەبی سیاسی ناسراو بوون زیاتر پشگیریان لە برای مەحمەد کردووە و باڵی چەکداریش زیاتر پشگیریان لە مستەفا بارزانی کردووە. ناکۆکەکانی نێوان ئەم دوو باڵە لە ساڵی 1964 گەیشتە لووتکە و باڵی مەکتەبی سیاسی جیابووەوە. پارتی هەر لە سەرەتای دامەزراندنیەوە تا شکستی بزوتنەوەی کورد لە ساڵی 1975 دا تەنها حزبی سەرەکی کورد بوو لە باشووری کوردستان، بەڵام دواتر لە ساڵی 1976 یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزرا و بووە ڕکابەری پارتی و کۆتایی بەو مێژووە هات کە پارتی وەک تەنها هێزی سەرەکی باشووری کوردستان بناسرێت. پارتی لە سەرەتاوە تا دوای ڕاپەڕین بۆ چارەسەری پرسی کورد لە باشووری کوردستان داوای مافی ئۆتۆنۆمی کردووە. دوای ڕاپەڕین باسی سیستەمی فیدرالیزمی کردووە، هەرچەندە لە داواکردنی سیستەمی فیدرالیدا یەکێتی خۆی بە پێشەنگ دەزانێت. پارتی دیموکراتی کوردستان لە ساڵی 1946ەوە تا ئێستا تەنها دوو سەرۆکی هەبووە. یەکەمیان مستەفا بارزانی کە بۆ ماوەی 33 ساڵ سەرۆکی پارتی بووە و دووەمیشیان مەسعود بارزانی کە ماوەی 36 ساڵە سەرۆکی پارتیە. پارتی لە مێژووی 69 ساڵەی خۆیدا 13 کۆنگرەی گرتووە کە 4 کۆنگرەیان لە بەغدا بووە و 4 کۆنگرەشیان لە نێوان ساڵەکانی 1953 بۆ ساڵی 1970 لە ناوچە جیاوازەکانی باشووری کوردستان بووە. هەروەها دوو کۆنگرەشیان لە ناوچەی ورمێی خۆرهەڵاتی کوردستان و دوای ڕاپەڕینیش 3 کۆنگرەی گرێداوە کە هەر سێکیان لە شاری هەولێر ئەنجام دراون. بە بۆچوونی بەشێک لە چاودێران لە مێژووی هاوچەرخی کورددا پارتی لە پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی دراوسێ و پەیوەندیە نێودەوڵەتەکانیدا لە هەموو هێزە کوردیەکان سەرکەوتووتر بووە. لە سەرەتادا و بەتایبەتیش لە سەردەمی بارزانی باوکدا لەگەڵ ئێران پەیوەندیەکی بەهێزیە بووە. هەر لەو کاتەشدا پەیوەندی لەگەڵ ئەمریکا دروست کردووە و لەم دوایەنەشدا پەیوەندیەکی بەهێزی لەگەڵ تورکیادا هەیە. لە ئێستادا پارتی لە پەرلەمانی کوردستان خاوەنی 38 کورسیە و لەم دوایەنەشدا گەورەترین کێشە کە ڕوبەڕووی پارتی بووەتەوە قەیرانی سەرۆکایەتی هەرێم و پرسی سیستەمی سیاسی هەرێمی کوردستانە کە لە 5 هێزی سەرەکی هەرێمی کوردستان 4یان پێداگری لەسەر سیستەمی پەرلەمانی و هەڵبژاردننی سەرۆک لە پەرلەمانەوە دەکەن و لەم نێوانەدا پارتی بەتەنها ماوەتەوە و پێداگری لەسەرەوە دەکات کە دەبێت سەرۆک ڕاستەوخۆ لەلایەن خەڵکەوە هەڵبژێردرێت.